سزادراوانی بادینان ئەدەن. دیارە دوازانیاری لەسەر کەیسەکە ئەوەیە دوای ئەوەی ئێمە داوای پێداچوونەوەمان کرد لە دادگای تەمیز و هەیئەی جەزایی دوو لە نێو دادگای تەمیز بڕیاری پەسەندکردنی حکومەکەی وەک خۆی دەرکرد. دواتر ئێمە لە 25 داوای ڕاستکردنەوەی بڕیاری تەمیزیمان کرد و لایحەی پێداچوونەوەکەمان پێشکەش بە دادگای تەمیز کرد. لایحەکەمان لێوەرگرا و بڕیاردرا بە زووی ئیشی لەسەر بکرێ، بەڵام بەداخەوە ماوەکی زۆر تاخیر کرا دۆسیەکە هەر لە نێو خامەی دادگای تاوانی دووی هەولێر مایەوە. دیارە پێنجشەممەی ڕابردووە تا 3/6 دۆسیەکە ڕەوانەی دادگای تەمیز کراوەتەوە بۆ ئەوەی ڕاستکردنەوەی بڕیاری تەمیزی بۆ بکرێت. دیارە ئێمە لە لایحەکەدا پێداگریمان لەسەر ئەوە کردووە کە دادپەروەری لە دۆسیەکەدا نەچەسپاوە، داوامان لە دادگا کردووە دووبارە بە وەردی و بە شێوەیەکی زانستی و یاسایی پێداچوونەوە بۆ دۆسیەکە بکات و بڕیارێکی ڕاستتر و دروستتر دەربکات. لەو چوارچێوەدا ئێمە دوو داواکاریمان پێشکەش بە دادگای تەمیز کردو. ئەویش دۆسیەکە تەنها هەیئەی جەزایی دوو لە نێو دادگاکە نەبینێت کە پێشتر پێداچوونەوەی بۆ کردووە، بەڵکو بدرێتە هەیئەی گشتی لە نێو دادگای تەمیز و لەگەڵ ئەوەشدا بە شێوەیەکی مستعجل واتە بە شێوەیەکی بەپەلە پێداچوونەوەی بۆ بکرێت، چونکە بەداخەوە ئەو سزادراوانە ماوەیەکی زۆر لە 7 مانگ بۆ 10 مانگ بگرە زیاتریش لە نێو زیندانیدان بارودۆخی تەندروستیان زۆر خراپەوە تا ئێستا بە شێوەیەکی ڕۆن چارەنووسیان یەکلایی نەکراوەتەوە. پێمان وایە هەر پەلەکردنێک و هەر زووکردنێک لەوەی کە دۆسیەکەیان بە شێوەیەکی یەکجاری یەکلا بکرێتەوە لە بەرژەوەندی ئەواندەیە و ئێمە دووپاتی ئەەکەین وەکو پارێزەرانی بەرگری ئەم دۆسیەیە. ئێمە نەکەوتوینێتە ژێر کارگەری هەست و سۆز بۆی ئەوان بە جۆرێک لە جۆرەکان داوای باشکردنی ژیانی خەڵک و داوای ئازادی خوازیان کردووە، بەڵکو پێداکریەکانی ئێمە تەواو یاساین داوای ئەوەی ئەکەین کە دادپەروەری لە دۆسیەکە بچەسپێ و ئەو مامەڵە نایاسایی کە لە ڕێڕەی لێکۆڵینەوە و لە کاتی دادگایکردنیان بەسەریاندا چەسپێنراوە لە تەمیزدا ڕاست بکرێتەوە و بڕیارێکی دادپەروەرانتریان بۆ دەربچێت. ئەو دوو داواکارێک پێشکەشتان کردووە قبول کراوە؟ دیارە تازە دۆسیەکە ڕەوانەکراوە بۆ چاوپێکشانەوە بە داواکاریەکانمان پێویستە دۆسیەکە لە ژێر دەستیان بێت و سەرۆکی دادگا بڕیار لەسەر ئەوە داد ئایا دۆسیەکە ڕەوانەی داد هەیئەی عامە ئەکات یان ئەوەی داواکاریەکەمان ڕەتەکاتەوە لە سەلاحیەتی سەرۆکی دادگاکەیە و تا ئێستا داواکاریەکەمان چاوپێکشانەوەی بۆ نەکراوە تاکو بڕیاری لەسەر بدرێت. ئەمە دوا هەوڵی ئێوە دەبێت و کە ئەو کەیسە دوادەرەنجامی چی دەبێت؟ بەڵێ دیارە سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستان ئەوە دادگای تەمیز بەرزترین دامەزراوەیە. دوای ئەوەی ئێمە تەمیزمان کردووە حکومەکە و خۆی پەسەند کراوە، دوای ئێستاش داوای ڕاستکردنەوەی بڕیاری تەمیزیمان کردووە. دیارە دوای چاوپێشانەوەی ئەوان و دەرچوونی بڕیاری ڕاستکردنەوەی تەمیزی ئەوە کۆتا حکومە لە ڕووی تانەدانەوە، بەڵام دەرفەتێک کەما بێت ئەوەیە کە دوای ئەوە ئێمە ئومێدی زۆرمان هەیە بۆی کە ئێمە و ڕاگەاندن و ڕایگشتیش بەردەوام کار لەسەر دۆسیە بکەین. ئێمە وەکو بەرگری کار و ئیشکردن لە ڕووی یاسایەوە، بەڵام ڕایگشتی و میدیا و لایەنەکانی تریش بەردەوام ئەتوان فشار بکەن بۆی کە دادگا سەربەخۆی خۆی بپارێزێ و بە شێوەیەکی دادپەروەرانە ئیش لەسەر دۆسیە بکە. دوای ئەوە ئەگەرێک ما بێت ئەوەیە کە سەرۆکی هەرێم بە لێبوردنێکی تایبەتی لێبوردن بۆ ئەو 5 ڕۆژنامە سوتالا گواندار بکات، بەڵام ئێمە وەکو پارێزران سوورین لەسەر ئەوەی کە ئەو هەڵەیە کە بەسەر بۆ نمونە سیستەمی دادوەری تێپەڕی و هەر لەلایەن سیستەمی دادوەری خۆیەوە ڕاست بکرێتەوە نەگەوەی کە کەسێکی تر بێت و ئەو هەڵەی ڕاست بکاتەوە. کاتەوە ئێوە وەکو پارێزەرانی ئەو ڕاگیراوانەی بادینە جیراوانی بادینە چەند ئاگاداری دۆخی تەندروستیەوە؟ بەڵێ دیارە هەر لە سەرەتای گرتنیانەوە کە ئامادە نەبوون ئێمە وەک پارێزەر لە کار لەسەر دۆسیەکەیان بکەین و دوای حکومدانیشان ئێمە کەمترین ئاگاداریمان هەیە. یەکێک لە جارەکان پارێزەرێکمان کەمتر لە 5 خولەک بینین، ئەوش لە ڕێڕێ لێکۆڵینەوە. دوای ئەوە دوای حکومدانیان بە هیچ شێوەیەک نەمان بینون و بە هیچ شێوەیەکیش ئاگاداری دۆخی تەندروستیان نین. تەنها چەند جارێک یان کەمتر لە چەند جارێک واتە جارێک پەیوەندیان لەگەڵ ماڵەوە هەبووە، ئەویش زۆر بەکەمی و دۆخی تەندروستیان تا ئێستا ڕوون نییە و هیوادارین کە باش بێت. دەستان خۆش بێت، دەستێ خۆش بێت، بەخێر بێت.